بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە لە مەجموع بەرنمەکانی ژیانەوە میوانی ماڵەکانتانین و هاتوینێتە خزمەتتان بەرنمێکی تایبەتمەنداناوە. ئەم بەرنامە تەرخان کراوە هەرو جۆرەکە لە بەرنامەی پێشویشە ئۆنوانمان کرد، زۆرتر ئەچینە ناو ناخ و بوارە هۆکارەکانیانی دەسەوەین بۆ ڕیشەکان. بۆیە لەم بەرنامە هاوڕێکمان لەگەڵا کاکەومید پێشتریش لە یەکێتر لە بەرنمەکانە بەشداری کردبوو. هەرو جۆرەکە ئاگادان ئەگە بەرنمەکانتان بینی بێ چەندین پرسیاری لەکەین لە کاکەوریا و هەروەها کاکەومید و کاکەوریاش بە شێوەیە کارناسانە و لێکدانەوەمان بۆ کات و زۆرتر ڕوونیە کاتەوە بۆمان. کاکەوریا بەخێربی. زۆر سپاستان دەکەم، ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمووتان و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس، بەخێربی سەرچاو. کاکەومیدگیان بەخێربی بۆ بەرنامەی ژیانەوە. خۆشحاڵین بۆ جارێکی تر بەشداریت کرد لەم بەرنامە. قوربانە، سپاس بۆ منیش ئیفتخارە، هەمچنان سڵاو لە خۆ دەرز دەکەم و هەمچنان کاوریای عەزیز. سڵاوت سەرچاو. کاوریاگیان، کاکەومید پێشتر ناو بەرنامەی قەبلیە کە بوومان ئشارەی پێکرد کە سەرەڕای ئەوەی کە ژیانێک پڕ لە مەینەت و ئازاری چێژاوە وەک زۆربەی لاوەکانی کوردستان مەسرفیشی زۆرتر متادون بووە. هەرو جۆرەکە خۆتان باشترەزان متادون وەکو دەرمانێک بۆ کەسانێکە توشبووی مادە هۆشبەرەکانن استفادەی لە یەکریە بیشتر، بەڵام خۆی ئێتیاداوەرە. کاتێک کەسێک کە نەحوەی مەسرفەکەی یا ئەوەی کە لە ڕادە بەدەر بێ مەسرفەکەی عادەتی پێکا، حتا زۆر جار کارشناسەکان پێمانێژنێژن کە ئێحتیاد بە متادون حتا بە نوعی لە زۆربەی مادە هۆشبەرەکان شەدیدترە و تەرکدانیشی سەخترە. بۆیە من هەستی پێکەم ئەزانم ئێشوازاری زۆری کێشا، بەڵام ئێمە خوشحاڵین لێرە ئەیبینین سالمە، ڕنگ و ڕواڵەتی تری هەیە، ئەو ئرادەیە لە وجود خۆیە بۆ وجود هاوردە قەوی و محکەمە و سووار وەک لاوێکی شۆڕشکێر لێرە حزوری هەیە و ها لە جەممانە ئێمە شانازی پێواکەین. کاکەوریاگیان، جنابت ئەتانی پرسیارەکانت مەترەح کەی لە کاکەومید وتم هەرو جۆرە پێشتریش لە خزمەتان عەرزم کرد، حەزەکەم بەرنامە زۆرتر بڕۆینە ناو ڕیشەکان، چۆن پێشتر باسمان کرد لەسەرەوەی کە چەند ماوەیە تووشی بووە، چ مشکڵاتێکی بووە. جناب دەتانی لە پرسیار یەکەمەوە دەست پێکەی. کاکاوان ئەگەر بکرێت و ئیجازم بێت، من حەزەکەم 2-3 دقیقە مقدمەتەن تەوزیحی بدەم بۆ وەکو یاداوەری و بیرەوەری لەسەر مەسەلەی ئەحتیاجات مەسەر قسەکان لەگەڵ کاکەومیدی خۆشەویستە. زۆر باش. ئێمە هەروەکو یاداوەری عەرزەکەم، ئێمە وەختی لەسەر ئەحتیاج قساکەین، یانی لەسەر چۆنیەتی کارکرد و سوخت و سازی مەغزی خۆمان قساکەین، یانی لەسەر شوێنێ قساکەین کە ئێمە هەدایەتە کات ئەحساسات و عەواتف و عەلاقە و حتا بۆچوونەکانمان تەنزیمەکات، خەو و خۆراکمان تەنزیمەکات، یانێ حتا بۆچوونەکانمان ئێمە مەسەڵەن مەعموڵەن ئینسان خۆی بۆچوونێکی دەرونی هەیە، بۆچوونهایەک هەیە کە زۆرتر بەرەو دەرەوەی خۆی بەکارەخۆن، یا ڕەوابط دەرونی ئەم ئینسانە لە تەک دەرەوەی خۆیان تەنزیمەکە. لە هەر حاڵە سوخت و سازی ڕەفتاری و کردداری و ئیجتماعی ئێمە لە مێشکمانە تەنزیمەوێت و ئەوە پێشتر قابل ئەنازەگیری نییە، بەڵام دوای بە ڕەفتارە دەتوانێت حتا تا حدودێک ئەنازەی بگری بزانی ئەو ئینسانە وەزعی چۆنە یا تا چه حەد مبتەڵا بووە بە چ شتێک. دیارە ئێمە مقیاس ئەندازەگیریمان نییە وەختێک کەسێک مبتەڵا بێت بە ئەعتیادێک یا بە نەخۆشیێک، ئەگەر خۆی قسە نەکا لەسەری، ئێمە ناتوانین دقیق بزانین لە وجود ئەو کەسا واقعان چه ئەگزەری، لەبەرەوە مقیاس ئەنازەگیری لەو بابەتەوە موجود نییە. بەڵام یەک شت واقعیەتە، ئەوەیە کە سوخت و سازی مەغزی ئێمە لە هەر حاڵە
تحت تاثیر قرارەگرێت و ئەو سووت و سازە ئەتوانی خۆت بە ئاگاهی و بیگۆڕیت یا لەسەر نەخۆشی ئەتیادە و بیگۆڕیت و یا ئەتوانێت تا حدودێک ئەگەر گۆڕیا بێت بە دەوا و دەرمان و بە ڕفتار و ئەمانە تەنزیمی بکەیتەوە. لە نەتیجە ئاعتیاد چییە؟ ئاعتیاد ئەوەیە کە ئیسفادە لە مەوادێک یاخۆ لە حاڵەتێک یا جەزابیت حاڵەتێک لە ژیان لە ڕفتار لە کردار کە نەخۆشەکە خۆی لە نظر خۆیەوە من تاکی دەکەم لەسەرەوەی کە لە نظر خۆیەوە نەتوانێت سەرف نەزەری لێ بکات و لە عین حاڵە تکراری مکرڕی ئەو کارە ئەبێ بە بار بەسەریە و حەزی پێ ناکات. یان ئێمە تەناقوزێکی زۆر گەورەیە کە تۆ لە شتێکە ئیجبار ئیسفاداکەیت بەبێ ئەوە واقعاً حەزی پێ بکەیت. ئەم کەلیمەی بەبێ ئەوە حەزی پێ بکەیت زمانێک سوورەت ئەگرێت کە کەسەکە معتاد بوو بێت. یعنی وەختی لە زمانێکە هێشتا خەریکە معتادە بێت و دەستی کا بەکارێک شاید مەسەڵەن خۆشی لێ بگزەری بەڵام وەختێک دەستی بکرد بەوەی کە ناڕەحەت بێت لەوەی کە مەسەڵەن ئەگەر کەسێک ئەلکولە خوا یا کایەیەکە کات بەڵام لە تکرارەکەی چی نەتوانێت بگزەرێت ئەو عانەیتر ئەو کەسە مبتەڵا بووە بە نەخۆشی یا بە حاڵەتی تر ئەو کەسانە بە نەوعێک کەشفی جەزابیت و لەزەتبردنی خاص لە حاڵەتگەلێکی تایبەتی کە لە ژیانیانە هەیە کەشفی ئەکەن و یا بە نەوعیتر تانم بێژم مەسەڵ ئەمانە بەشێک لە مێشکیان بەشێک لە مەغزیان یا لە تەریق کایەیەکە و یا لە تەریق مەوادێکە و فعال نگاتیرن و فعال نگاهێشتنەوەی ئەو بەشە لە مەغز ئەوەی بە باعیس تەرکیباتی شیمیایی مەغزە گۆڕی و ئەتوانێ ئەوەی بە باعیسەوەی کە هۆرمۆنگەلێکەوە بنیام لە مەسەڵەن بۆ جەزابیت و بۆ حساسێت و بۆ لەزەتبردن احتیاجیە لە کاتێکە دروست بێت کە پێویست نییەوە بالعکس بۆیە نەوع اعتیادیش بەر لەوە بچمە ناو قسەکانمان بەحاڵ على العموم بە دوو گروپ تەقسیم کریان کە اعتیادێکی مەوادیە یا بەحاڵ جسمیە و دانەیەکی ڕەفتاریە کە من لەسەر کەلیمەی ڕەفتاری بەڕاستی زۆر دقیق نیم زۆرتر لە کەلیمەی حاڵەت ئیسفاداکەم یا حاڵەتیە ئیسە بۆیە من کەلیمەی متادۆنت هاوردە بەرەو لەسەر کاک ئومید نازانم حتمما خۆی ئەتوانێت تۆزیحی بدات. متادۆن خۆی قاعدەتەن دەوایەکە کە تۆ بۆ ئەوە بەکاریەبیت کە بەدەستی اعتیاد و یواش یواش نەجاتت ببێت. خودی اعتیادەکەی چی بووکە کاک ئومید؟ ئەوڵ کاک ئومیدیان بەخێر بیت و زۆر خۆشحاڵم لەم بەرنامە بەشداریەکەیت. ئەگەر بکرێت خۆت بەر لە متادۆن تۆزیح بدەیت کە بەر لە متادۆن چیت بوو. لە خزمەتدام کاوەریە من لاواردا کە لە ئەلکولەوە شروعم کرد دوای کەوتمە ناو ترامادۆڵەوە کە بە ماوەی 5 ساڵ ترامادۆڵم مەسرف کرد دوای ئەوەی کە ئەو دەرمانگانەی تەرکی احتیاد خودی دەوڵەت داینابوو جمهوری ئیسلامی کە هەروە بۆ خۆت فەرمووت بۆ تەرکی موادی کەیە ئەمیشکە لەوێ معرفیان کردم و چوون مەسەلە متادۆن کە ترامادۆڵی پێتەرەکەم کەوتمە ناوداوی متادۆنەوە ئیتر وابوو کە ماوەی 5 ساڵەوانەش متادۆنە مەسرف کرد. ولی پێشتر ئەلکولت مەسرف کرد؟ ئەلکول و ترامادۆڵ. ئەم زەمان بە یەکۆ دەست پێ کرد؟ گیان نا 1 ساڵ ئەلکول بوو دوای 1 ساڵ کەوتمە ناو ترامادۆڵەوە. ترامادۆڵ دەرمانێکە کە معموڵەن بۆ زد ئێش بەکارێبن بەڵام سنترال تاسیراتەکەی مرکزیە یعنی لەسەر مێشکی ئێمە و لەسەر چۆنێتی کارکرد مێشکمان تاسیر هەیە بۆیە ترامادن و تلیدین و ئەوانە زۆر هێن اعتیادیان ها لەسەرەوە. چۆن بوو کە لە بین ترامادۆڵ و شتایترا ترامادۆڵ انتخاب کرد؟ ترامادۆڵ ئەوەی هەبوو کە وەختی زۆری نەدەگێت بۆ مەسرف قاعدەتەن بۆ منیش کە مەسەلەن لە ناو خانەوادەدا بووم نەمدێش کە مەسەلەن کەس بزانێ پێم خۆش نەبوو کەس بزانێ لە دیدگای منەوە زەرەر و مەسەلەن زەرەری هەم جسمی هەم ڕۆحی ڕەوانی کەمتر بوو ئەو جۆرەی کە من ئیتلام لێ هەبوو کەوتمە ناوداوی ترامادۆڵەوە. بەڵام پێش یعنی ئەلکولیش دەخوارد و ترامادۆڵیش دەخوارد؟ جان 1 ساڵی ئەوەڵ کە کولەن ئەلکول بوو وەری وا بوو کە لە ئەلکول
واقعا بەیەکی دادابووی تر دەدانوشتم کولەن خراپ بوو قەیناکە لە ئەلکولی استفادەتە کرد دوای ترامادۆڵی پێی ئیزافە بوو یاخۆ ئیتر وەختی ترامادۆڵ هات ئەلکولت کەمە کردەوە وەڵام من کە دەمهەویست ئەلکولی کەمکەمەوە بیخەمە ئەولا واقعا چون لی وەڕز ببووم وەری نەم دەتوانی لەبەرەوەی کە بوو ترامادۆڵم جایگوزینی کرد ترامادۆڵم جایگوزین کرد و ئەلکولم کولەن خستە بەولاوە کاکە وریە لێرە ئەو ئەلکولە چەنێ مواسر بووە من حەزەکەم بچینە ناو ئەو بەحسەکە ئەسان بۆ ئەسان چوە سوڕا ئەلکولەکەی چون نقطە شروعەکەی وا دیارە لە ئەلکولەکە بووە وانە ئەم دیارە وەختێک وەکو ژیانی لە وەکو قەتارێک لە حاڵ حرەکەتە لەخەر لە شوێنێک لە سەر ڕێلەکەی خۆی نەماوە ئەو شوێنە ئەو کات و زمانەیە کە ئەلکولی بە ڕێگە حەلێک بوو خۆی زانیوە ئەو ئەلکولە یان من نازانم دەلیلەکەی چی بووگە کە ئەم پێوا بووگە ئەلکول ئەیتوانی یارمەتی دەربێت وە ئەو لە ئەو وەزعیتە دەربێرێک کە بووە خۆتەتانی باسی لێوەکەی کاکەومێت کە چۆن بوو هەر گرایشت بە ئەلکول پەیا کرد ئەلکول من لە بەرنامەی پێشوشدا وتم نابەرابەری و یەک سێریشتا منی واقع نەزیێت دەکرد کەوا بوو لە ناو جەمی ڕفیقاندا نیشتم واوڵڕاکە ئەلکولم مەسەف کرد ئیتر ئەو شتانە لە زەنم کەمکەم فەراموش دەبوو دەچوومە ناو دنیای تەوەهومی و خیاڵی خۆم هەرەوە باعث بوو کە ئەلکولەکەی دامێدەم بە مازەوە کە شتێک ئەزیەتی دەکردم فکرم پێوەی دەرگیر دەبوو دەچووم ئەلکولەکە مەسرە بکرد زۆر باشە کاکە وریە فەرمونەتان پرسیار دومیان تێک بەڵێ من ئەوڵەن ئەو مەسلەی بەداخەوە تەنیا کاک ئومید نییە زۆرێک لە جوانەکان کوردستان بلەخەرە ڕوویان کردتە بە مبارزە جواب مشکلاتەکانە دەنەوە زۆرێکیان لە ناومیدیا و بلەخەرە بە شێوەیەک لە شێوەکان متەوەسڵ بووگن بە نەوعی احتیات کە جمهوری ئیسلامی وەکو دا و داینیاگە بۆیان یانێ بە حقیقەت جمهوری ئیسلامی گەرەکی بوو خۆی بارها لەسەرەوە قسەی کرد کە جوانەکان کوردستان بافور بگرن دەستیانەوە و ئەسلحە نەگرن دەستیانەوە بەداخەوە زمینەی ئیجتماعیەکەیکی زۆرە لە سن و ساڵ کاکومیدی چا ئەنواع و ئەقسام هەیەکە لەم دنیا مەوجودەوە جوان نیروی جوان ئەتوانێت ئێنەرژی لێ بگرێت ڕۆژکار ڕۆژانەی خۆی پێ و تەنزیم کات و ئومیدی لێ وەربگرێت خەم و غوسەی نەوێت ئەمان لەم سن و ساڵە مدام لە تەک ترس و لە تەک وحشەت و لە تەک نەداری و لە تەک بێکاری و لە تەک ناومیدی و لە تەک ئەوەی کە داهاتوی من چیلێتی داهاتوی خانەوادەکەم چیلی هاتووە ئەوانە پرسیارهایەکی زۆر گەورن کە ئینسانێک لەو ساڵە بەڕاستی بە تەنایی ناتوانێت جوابی بداتەوە هەر بۆیە ئەو جۆرێکە حاڵیم بوو کەلیمەی نابەرابەری شتێکی چکۆلە نییە تۆ وەختێک ئەی بینیت ئەو نابسامانیە ئەوڵەن کۆمەلگایەکە پڕیە لە ئیمکانات و پڕیە لە سروەت بەڵام جەمعێکی زۆر هەمگون و حتا بنیان بڕێجار پێی وایە فقط قیافەیان بەشەرە دەستیان داگردوو بەسەر هەموو شتێکا تۆ لە هەموو شتێک مەحرومی بۆیە ئەمە وەزعیت سیاسی وەزعیت اجتماعی هەمیشە لە هەموو کۆمەلگاکانێکە ئێمە تقریبا لە جەهانە شاید 269 ملیۆن ئەوانەیە کە ئەڵبەتە لیست کراون 269 ملیۆن مەسەن بە نەخۆشی ئاعتیاد مبتەڵابوون کە زۆرێکیان بەڕاستی دەلایلێکیان هەیە کە لە ناو کۆمەلگا قابل حەلە ئەکرێ وانە بێت بەڵام ئێمە ئەگەریسە بینەوە سەر کاکومید منێژم دەباشە تۆ ئەوەت کرد زمانێکی تەسلیمەگرت کارێت تر بکەیت ئەیسە لەگەڵ کاکاوانە لێنە دانیشتویت چۆن بوو کە ئەو تەسلیم مەدگرت کە لە ترامادۆڵیش نەجاتت بێت چون ترامادۆڵ خۆی بەڕاستی شتێکە کە زۆر زەحمەتە نەجاتدان بەدەستیەوە یا حتا ئەگەر بێژم تۆ زۆر شانست بووە کە ئەلکول و ترامادۆڵت بە یەکەوە ئیدامە نەداوە چ شتێک بوو بەعیسەوەی کە تۆ بتانی ئەلکول فراموشکەیت و ترامادۆڵ وە دوای ئەوەی جە ترامادۆڵی نەجات بەدەستیەوە هەروەها وتم کاوەریە ئەلکولەکە کە واقعاً منی لە ناو خانەوادەدا لە ناو هەوسایەکاندا سەرشۆر کرد بوو یعنی چەندە بۆ خۆم پرخاشکرد بووم ئەوەندەی کە منی پرخاشکرد کرد بوو دەرحاڵێکە مەسەلەن لە دنیا خۆمدا زندگیم دەکەیت یەکسەری نابەرابەری و هەروەها کەوە فەرمووت فەقیری و نەداری وشتم فراموش دەکرد پێی وەلی وا بوو کە ترامادۆڵم جایگوزین کرد ترامادۆڵ لە ئەوایلدا
بە نەزەری من باش بوو چون مەسەن کەم کەم مەسرفم دەکرد نەمدەزانین ئەوارزەکەی چۆنە و تا چه حدێک ئەوارزی هەیە کە دوای 1 ساڵ 2 ساڵ ئەوانە دیمنە تەشەنوجی پسەری هەیە لە لەحاظی ڕوحی ڕەوانی کولەم بە یەکی داداوم لە زۆر شتایکە کولە منی لە حاڵەتی تەبیعی خۆم خارج کرد بوو ئیتر ترامادۆڵش کە ئەوە مەسرفم دەکرد تەشەنوجای پشتە سەریام و تکراری ئیتر واقعا بێزاری کرد بووم کەوا بوو تەسمیمم گرت لەوێ ڕابسمە سەر متادۆنەکەش کە قاعدەتەن لەوێ خراپتر هەم تەرکردنی سەختتر بوو هەم ئەوارزی بازیاتر بوو مێتادۆن و پۆلامیدۆن دەرمانێکن پۆلامیدۆن یعنی مێتادۆن وەکو پاشماوەی مێتادۆنە پۆلامیدۆنە پۆلامیدۆن زەریفتر و حەساستر و تاسیراتی هێنترە وەک ئەکرێ بنیان بێژێ تۆزێک مەسەڵەن تڵفگیر یا پاشماوە یا ئەژغاڵی پۆلامیدۆنە بۆیە هەر دوو بەرابەرەکەی ئیسفاداکەن ئەگەر بیکەن باشە تۆ مێتادۆنیان پێدا چه حاڵەتێکی لە توە گۆڕی بە نسبەت ترامادۆڵ یەک نسبەت بە ترامادۆڵەکە تەشەنوجی نەبوو دووبارە بازم لە لەحاظی جسمیەوە مەسەن لە لەحاظی قیافەوە دموچاوە نسبەت بە ترامادۆڵەکە تاسیراتی کەمتر بوو ئەو جوری کە ترامادۆڵ مەسەن دموچاوی منی وشکرد بوو ژێر چاوم و ڕەش بوو متادۆنەکە تا حەدە نەبوو کە لە ئەوایلدا باز من هەر بە ئیشتباه تێگەشتم وتم متادۆنەکە باز باشترە لە ترامادۆڵەکە وەلی نا هەر سێری من یەک دانم جایگوزین کرد جایگوزینێکی خراپتر ئەزانی چی کاکۆمی تۆ لە نابەرابەریە و لە بەرامبەرکێکردن لەگەڵ نابەرابەریە دەست پێ کرد بەڵام زۆر توولی نەکێشا لەگەڵ تەشەنوجا ڕوبەڕوو بوویتەوە کاتێکە خەریک بوویت لەگەڵ تەشەنوجا و بەتایبەت ئەوەی کە نەیەڵی تەشەنوج بتگرێت ئیتر ئێنەرژیت بوو لەسەرەوە بیکەیتە بزانی نابەرابەریەکە چی لێهات متوەجه نەبووم کاوریە بەشاکە تۆ خۆت ئێژی من لەبەر ئەوە کۆمەڵگاکەم نابەرابەر بوو بەعیسەوەی کە من ڕوو بکەم ئەم کارە و بۆ ماوەیەک حەداقل لە بیرم چێتەوە مەسەڵەن نابەرابەری هەیە بەڵام ئەگەر تەوەجۆ بکەی زۆر ناخایێنێ تۆ لەگەڵ کێشەیەکی دەرونی و تەحوڵاتێکی گەورەی جسمی و ڕۆحی ڕەوانی و ئیجتماعی لەگەڵ خۆتا ڕوبەڕوویت لە دەروونتە یعنی تۆ نگران ئەوەیتە ئیمڕۆ دوای نیمەڕۆ تەشەنوج نەگریت ئیتر بۆیە ئەمە واقعان خۆی ئەوە دلیلێکە بۆ ئەو کەسانەی کە بۆیە ئێمەش زۆر بمان مهمە لەسەروانە قسە بکەین بۆ کەسانەی کە ئێستا هێشتا دووچاری نەبوون بزانن کە ئەگەر بەرەو ئیعتیاد بڕۆن هەموو ئەو شتانەیە کە بووە بە جێگای خۆی هیچ ئەمێنێتەوە چەندها و چەندها مشکڵی جددی و گەورە زیادە بێ پێ ئەس جملە ئەو شتانەی کە ئایسە خۆت ئێژیت کە تۆ نیگەرانیت ئەوە بوو کە تەشەنوج نەگریت و ئەو تەشەنوجە حتا تا زۆر خەتەریە بەڕاستی من جارێ پێشوش لەسەری قسەم کرد ئەگەر تەشەنوج لەگەڵ تەبا هەمڕابێ خەتەر مەرگی هەیە لەبەر ئەوە تۆ زۆر زۆر کاری گەورەت کردووە کە ئەوەڵەن لە ئەلکول فاسڵ گردووە وەختێک کە ترامادۆڵت بەکار بردووە و وەختێکیش متادۆنت جایگوزین کردووە بەڕاستی لە ترامادۆڵ گوزەراویت من ئەبێ ئەوەی چ عەرز بکەم کە تۆ تەنیا بەشێکی ئێرادە بووە بەشێکێکی نەوع ئەعتیادێکەوە تۆ بووتە جۆرێک بووە کە توانیتە یا هێشتا ئەوەی ئەعتیادەکەت وێرانتی نەکردووە توانیتە بگەڕیتەوە بەداخەوە ئەو جۆرێکەوە تێ ئەگەیم دێت زۆربەی شتەکانت بە تەنیا کردووە یا کەس یارمەتی کردووە مەسەڵەن چه یارمەتی هەیەک بوو لە ژیان تاکە بەرەو ئەم مەسیرە بیت کە ئێستا هەیدیانە تەرک و کردبێت کاگوریە من کە هەروە وتم ترامادۆڵەکە کە دەستم پێ کرد
ئەوار کار نابەرابەری شتە بوو کە ئاوە دەستمان پێکرد و لە ئەلکول و ترامادۆڵشە بە نەزەر خۆم کە مەسەلەن لەگەڵ نابەرابەریە بە شەڕدەم یا بە جوورەیەک فراموشی دەکەم وەری دوای ئەوە تووشی مشکلێکی کە بووم ینی مشکلی ئەسلەکە خۆم بووم ئەو جەلا ئەسا ئەو نابەرابەریەی کە بوو ئەو فەقیری خانەوادەم ئەو مشکلاتی دیکەم کولەن لەبی چوو بەوە ئەو جەلە دەرگیری مشکلێکی دیکە بووبووم کە بە نەزەر من زۆر جددی و زۆر خراپتر بوو لە حازی ڕۆحی ڕەوانی کولە بەیەکی دادا بووم بۆ تەرکردنی ئەلکول و دوایەکانە ترامادۆل دوایەکە چوومە سەر متادۆن واقعان لە دانە دانیان جارز بوو ئیتر بەدەن و کێشەشی نەبوو نەمدەویست ئەو ڕێگایە ئێدامە بدەم بە خاتری ئەوەی خۆم دەچووم دەمپرسی یارێت چ بکەم کە مەسەلا ئەو شێوەلانێم کە ئەوانەی بە نەزەری من لە نەزەری من ئەو وەختی کە تەجروبەیان هەیە یەکدانە وتی ترامادۆل باشترە لە ئەلکول بە ترامادۆل دەتوانیت تەرکیکەی خۆ منیش ئەو وەختی شناختێکی کاملیان چونانیم نەبوو کە وا بوو ترامادۆڵم مەسرف کرد وەلی دوایەوە کە تەشەنووس دەی دەدام و حاڵەتی ڕوحی ڕەوانەیەکی زۆر داغان 24 ساعتە لە بیمارستان بەستەری باز وتیان بە متادۆن دەتوانیت ترامادۆڵەکەی تەرکەی وەلی ئاوانە بوو کە من دانە بەدانم خستە ئەو لاوە کە کەوتمە سەر متادۆن لە ئاخرەکەیدا ئەو شتێککە من کاکە ئومید ببوورە کاکەوریا ئەو شتێک لە پرسیارەکەی کاوریا تێگەشتم ئەوە عنوانەکە ئێژێ لەو مەسیرە کە تو پلە بە پلە ئاوە پێشووی ئایا کەسی یارمەتی دیدا یانە فقط خۆت هەنگاوت هەڵگر بوو لەو مەسیرەدا فقط خۆم هەنگاوم هەڵگر چۆن دەڵم واقعان لێ وەڕز بووم داغانی کردبووم ئیتر پێم خۆش نەبوو ئەو ڕێگای ئێدامە بدەم یعنی بە ئینتهای ئەو ڕێگایە گەشت بووم خانەوادە دۆست ڕفێقیچکە خانەوادەم تا حدودێک کۆمەکیان کردم لاوایەدا کۆمەکیان دەکردم وەلی باس کە مەسەن لە غزشم دەبوو ئیتر خانەوادەش پیشیان تێکردم ئیتر لەو مەسیرەدا خۆم تەکو تەنیا مابوومەوە کاکە وریا من پرسیارێکمەیە جنابەت نوکتەیەکت فەرموو وتو باشتر کە ئەلکول و لەگەڵ ترامادۆڵەکە مەسرف نەکردە ئەگەر کەسێک با ئێمە ئەو زانیاریشە بە خەڵک بین چون ناویمان لێ برد ئەو قەتعەن پرسیار لە ذهنیان ایجاد دەوێ ئەگەر کەسێ بە یەکۆ مەسرفیکە چه هەزینەیەکی بۆ تراشێ چه زەر و زیانێکی پێگەینێ مشکلەکە ئەوەیە گنێڕیکە ینی ئەو تەوا ئەو دەرمانگەلەوە نەخۆشەکان بە ڕێگە حەلی ئەزانن یا ئەتوانن ئاوەزیکەن یا ئیزافێ بکەن تەئسیراتی مشابهی هەیە بەڵام بۆیە کاکۆمید توانیوە مەسەڵەن لە ئەلکولەکە بگوزارێت و ترامادۆڵەکەی سفادەکە تاسیراتی مشابهیان هەیە بەڵام خەتەرێک گەورەوە ئەم دەرمانانە هەستی حتا نۆڤامین زۆفۆن ترامادۆڵ تیلی دین زۆر شتی دەرمانهایەکی زۆر عادی بەڕاستی وەختێک لەگەڵ ئەلکولایە خۆی هەم تەئسیر ئەلکولەکە ئەچێتە سەر هەم تەئسیر دەرمانەکە یانێ ئەو دوانە هەردووکیان لەسەر ئەگەر مەسەڵەن فەرزکە ئیبۆپرۆفینێکی مەسەڵەن 400 بخۆی ئەگەر لەگەڵ شیشێک ئاوجوابی خۆی وا بزانی دوو شیش ئاوجۆت خوارد و 800 میلیگرام قرس ئیبۆپرۆفین مەسەڵەن یاخۆ چازانم تراماڵ بۆیە لەسەر چۆنیەتی ئینتنزیڤکردنەوەی و تاسیردانیانی هەردووکیان متەقابڵن ئەچێتە سەر بۆیە تاسیراتی مشابهیان لەسەر ئێمە لە عین حاڵە لە ناو مکانیزم بدەن ئێمە هەردووکیان ئەو دانەکەیان ئەو دوو بەرابەرەکاتەوە و بالعکس و بۆیە زۆر خەتەرین ئەوە تۆکسیکاسیۆن یانێ واقعان زۆر جار سەنکوب تێرێت زۆر جار تاسیرات سەکتەگەل بەغزی تێرێت دەخۆیان زۆر جار خەتەراتی سەمی تێرێت لەگەڵ خۆیان و زۆر مهمە کە دەرمان و ئەلکول بەتایبەت دەرمانی ضد ئێش هەمیشە دایم وەکو خەتەرێکی گەورە بێت واشایەکەن بۆیە من زۆر خۆشحاڵم کاکۆمید حداقل ئەو پلەیە بە یەکەوە ڕەت نەکردگە کە متمئێنە نەبوو بە دووچار مشکلاتێکی زۆر گەورەتر هەم جسمی هەم ڕۆحی هەم ڕەوانی و تاسیراتی بە مرور زەمان زۆر زۆرترە بوو ترامادۆڵ یا ببورن یا متادۆن نازانە ئەوەی زۆر تێ نەگەیشتم کە چەندێک مەسرفی کردووە چۆن مەسرفی کرد متادۆن ترامادۆڵەکە من لاوالدا کە لە دوو دانە 200ەوە دەستم پێکرد بوو متادۆنەکە متادۆن ئەمە کە
لە یەک خەشاب ترامادۆڵەوە کەوتمە ناو متادۆنەوە قەرار بوو لە 10 سیسیەوە دەست پێ بکەم کە بۆیان دانابووم دکتۆریش بۆیان تاین کرد بووم لە 10 سیسیەوە ئیتر کە جوابگو نەبوو ئەمیش کە مەسەن ئینسانی کە احتیاتی هەیە زیادەخە ئیتر پلە بە پلە چوومە سەرتە تا مەسرفم گەشە 6 سیسی 7 سیسی متادۆن بەڵێ 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 ئیتر لە ڕۆژەدامە 7 سیسی متادۆن مەسرف دەکرد یا احتمالی هەیە هەر لە ئەوڵۆ بە ئێشتبا دەستی فکریاوێت بۆیە ئێدامەت داوە دەی چۆن هاتی تۆ خوارە لە هەفتاوە تا دوای هاتنەوە خوارەکەی کە سێڕا بوو کە بخۆم ئێقدام کە بچم بۆ کەم تەرکی کەم کە سێڕا چووم ڕایەکە تا 6 ماحومات پاکیم بردەسەرەوە کە باز لە غزشم کردەوە وەلی وانە بوو کە لە خودی متادۆنەکە کەم بێمە خوارد چون نەم دەتوانانی حقیقەتەن یاوا دەبوو کە بچم بۆ کەم خۆم خەوێنم لەنا بڵێ لە ماڵەوە بم متادۆن لەبەر دەستم 24 ساعتە ئامادە کەمەوە نا هەمچین شتێک نەبوو کاکە ودیا بەس من ئەمەیە کە زۆرێ لە ئەو هاوڕێیانە کە ئەو هاوڵاتیانە کە توش مادە خۆشبەرەکانەوەن دەقیقەن هەرم کێشە کە کاکە ئومید بوو یە ئەوانیش هەیەە چۆن کە کاتێچن بۆ تەرک یا ماوەیە کە پاکن دووچار لەغزشەون ئێمە ئشارەمان بە ڕیشەکە کرد وتمان کە پێش بەوەی کە شروعکە بە متادون و ترامادۆلۆمانە گرایشی بە ئەلکول پەیا کرد زمینەکەیمان باس کرد ئەو نابراوەریە نەعەداڵەتیە زوڵم و زۆرە کە بوو ئەحساسە یاس ناومیدی سەرشکەستگی کە لە فەردە ئیجادەکە ئەوانە هۆکارەکانی بوو وەلی ئەوانە لە ئەو ماوە کە فەرد معتادە مەسرفیشی ڕۆژ بە ڕۆژ ئەڕواتە سەرە و تماشاکەی تەشتی دەبێ عوامڵ ڕۆحی ڕەوانیە ئایا فکر ناکەنەوە کە ئەوانەت شدەتە ئەوە کە لەو ماوە مەسرفەی هەر ماوەیەک بێ ساڵی 2 ساڵ تا هەسمان 10 ساڵ ئەو ماوە کە مەسرفی کردە شەدیدە و بووگە عامڵێ لەغزشەکەیە ئەبێ چی بکرێت کە فەرد توانایی بڕواتە سەر و بتوانێت مقاومەتی بواتە سەر و کە نەتانێت لەغزشکە زانی چۆنە کاکاوان ئەبێ قەدەمێ بڕۆیتە بەرترە یعنی پێش ئەم شتانەی کە ئایسە خۆت تەوەجود پێ کرد مهمە ئەوڵەن ئایسە خۆی وتی و هەم توێژ وتت کە بەهۆی نابەرابەری کۆمەلگاوە ئەم ڕۆی کروسە شتێکە ئەو نابەرابەریە لە بیری بچێتەوە تا ئەو کاتەی ئەوە مشکڵێک بوو بەڵام وەختێک معتا دەوێت وەختێک احتیاج ڕۆژانە پێیاکە بە ئەلکول ئیتر ئەو تاریخ ئاسن ئەو تا ئەو کاتێک کە لەسەر چی بیری کردوێتەوە ئەبێ خەتی کێشیت کەسێکە توانێت بەخاتە شتێکی تر ئەلکولی خواردوێت و معتاد بووێت کەسێکە توانێت لە عاشق بوون یا لە خۆشیە لە زۆر شتیا بووی بە ئەلکولی بەڵام وەختێک بوو بە ئەلکولی یا بوو بە معتاد ئیتر ڕێل ژیان لەسەر ئەو چرخەکان ژیانی لەسەر ئەو ڕێلن نامێنێتەوە بەنابەرین تۆ وەختێک لەسەر فازێ قساکەی کە کاک ئومید لە ئەلکولە چووە بۆ تراماڵ ئەیتر ئەسن هیچ گونە ڕەبتێکی بە کۆمەلگاوە نیەتر فقط ڕەبتی بە جسمی سوخت و سازی دەرونی و بەتابەت سوخت و سازی مەغزی کاک ئومید و تاسیر ئەو دەرمانەی ئەو مەوادە خارجیەکە وارە جسم خۆیەکات ئەوە ناوی تراماڵە ئەیتوانی ناوی شتێتر بێت ئەم یا بە ئێتفاقی ئیمتحانێکریە یا بە ئاگاهی و کە ئێژی و تویانە تۆسییان کردووە پێم ئیمتحانی کردووە ئەیتوانی ئیمتحانی بکە بەڵام جواب نەداتەوە تراماڵی وێڵ ئەکرد ئەچوو بە شۆن شتێکی ترا بەخاتر چی بەخاترەوەی تر ئیسە ئەم گەرەکی نییە مشکل کۆمەلگا حل بێت یا حل یاسن تەنها شتێکەوە بۆی ئەولەوێتی نییە مشکل کۆمەلگاز ئەو شتێکە بۆی ئەولەوێت پەیاکە ئەوەیە چۆن ئیمڕۆم بخەمە بەیانیم بەبێ ئەوەی کە بترسم لەوەی کە چەندێ تەشەنج بگرم بەبێ ئەوەی کە چەندێ ئێشم بێت بەبێ ئەوەی کە حتا ئارەزوو بکەم ینی ئارزویان ئەوەیە ڕۆژێک نۆرماڵ عادی ژیان بکەن وەکو من و تۆ ئەوە کە ئەبێ بە ئارزووی زۆر زۆر گەورە ئەگەر کەسێک پرسی لە کەسی معتاد بێژی پێت خۆشە جمهوری ئیسلامی نەمێنێ یاخۆ ڕۆژێکی عادی ئێژە کاکە من گەرەک من ڕۆژێکی عادی ژیان بکەم
بەنابەرین ئەو ڕەواڵە و ئەو دەستی پێک یعنی لە وەختێک کە کەسەکە معتاد بوو و نەخۆشکەوت و بە نەخۆش ناسریا ئیتر لەو ساوەوە ڕەواڵ نەخۆشیەکەی دیارریەکە ئەحساساتی چۆنە عەواتفی چۆنە ئەگرێت خۆشحاڵە چزانم هەدەفی هەیە نیەتی هەمووی ئەوانە ڕەواڵی تەکامڵ یافتەی نەخۆشیەکەی تعینیەکە بووی بۆیە وەختی تێتە سەر تراماڵ دەباشە لە تراماڵێک ئەوینێن مشکلاتێکی بوو دروست کردووە ئەم جارە گەرەکێ بەدەست ئەو مشکلاتەوە کە تراماڵ دروستی کردووە بۆی نەجاتی بێت چیە کات دەچێت لای متادۆنیش خوب بەبێ خۆی هەر قسەکان ئەوەڵ خۆت لە ئەوڵەوە دەست پێ کرد و تو بەبێ مشکل نییە ئەوە تازە بێ بە مشکلێکی جدیج ئەگەر وایە دێ باشە ئەو مشکلات ئەمە ناناسی وەکو ئالترناتیڤ ئیسفادێلیەکە وەختێک ئەگا بە مشکلاتەکەی بێ ڕێگە حەلێکی بۆ بدۆزێتەوە چیە کات من ئەو مەسیرە لە متادۆنە ئەلبەتە مەسیری عەکسی تراپیە کە کاک ئومید تێکردو بەداخەوە ئەوە خۆی قاعدەتەنە وایە بە دۆزێکی بانتر دەستیان پێ کرداتی یواش باتانە خوارەوە من ئەوەش تێ نەگەیشتم کە بالاخره وەختی چوە سەر هەفتا چۆن هاتە خوارەوە و چۆن نەجاتی و بەدەست متادۆنە ئەوەش تێ نەگەیشتم وەلی خۆی بۆ خۆی لە دۆزێکی بانتر و دەستی پێ بکە یواش بێتیێتە خوارەوە ڕەحەتر نەجات بێ بەدەست متادۆنەوە تا ئەوەی کە لە متادۆن خۆی ڕەواڵێکی تەکامڵ یافتە تەجروبە بکەیت یعنی بەدەستی سەودەستی پێ بکەیت لە ئاخرۆ لە هەفتاوە سەر دەربیەی کە ڕەواڵێکی مطلقاً مجزا خەریکە تەیەکە لە ارتباطك دەوایەکە قرار یارمەتیکە خۆی بە مشکڵێکی تازە بووی یعنی بەڕایەوە مەشیا لە سەرترە و دەسی پێکردا خب ئەوە ئەو پرسیارەی جادەکە کە شاید ئەگەر بە هەفتا و دەسی پێکردایە خب مەسەبی بواێتە 100 زۆرترەوە بواێتەوە ناوانە ئەزانێکی نەخۆشەکە ئەوڵم متادۆنەشی یارمەتیکە متادۆن خۆی قاعدەتەن مەسەن زۆرتر بۆ هێروین و ئەوانە ئیسفادەلیەکەن ئیسەکە بوو وەکو ئالترناتیڤ بۆ تراماڵ ئیسفادەیان کردووە هەیە ئێمەی چەمانە بەڕاستی ئەوە نییە بێژم نییە بەڵام ئیسtisناس وەلی ئەبێ لە شوێنێکەوە وەختێک دەستی پێکەیت وەکو کورتیزۆن وایە یواش کەمی کەیتەوە ئەبێ حتا توانی بە دەستی سەو دەستی پێ بکە هیچ شکارێک دروست ناکە فقط نەخۆشەکە ئەبێ ئارامش پیاکە ئەشێ نەخۆشەکە بەدەست شتێک ترەوە نەجاتی بوێت یا بەتایبەت بەدەست ئەو فشارەی ڕۆحی و ڕەوانی کە خۆی احساسێکە لە دەروون خۆیان بوو ئەوەی کە لە حاڵەتێک یا لە مەوادێک ئیسفادەکان نەجاتی بێت دێ ئەگەر وابێت دەبێت لە شوێنێک و دەستی پێ بکە کە ئەو حاڵەتە نەجات پیاکە بەدەست ئەو حاڵەتەوە ئەگەر لەو حاڵەتە نەجاتی پیا کردو و فقط دیسە متادۆنەکەس یواش توانی متادۆنەکە بیتە خوارەوە بە نەزەر من ئەزانم زۆر مشکڵ خۆی لە چەندین بەرنامە من بینیمە زۆر لەسەری قسا کرێت دیارە کەیفێت متادۆن لە ئێرانە شاید جۆری تر بێت وەلی حقیقەتەن تەجربەی من ئەو نێچە منفی نییە لەسەر متادۆن کە زۆر قسەی لەسەرەکەگی وەلی بەرحاڵ ڕەواڵەکەی ئەوەیە کە تۆ بە دۆزێکەوە دەست پێ بکەیت کە نەخۆشەکە احتیاجی بە هیچی تر نەبێت جالێنەوە تازە وەکو ماڵێکە بناکەی و ناوە دەستێکەکەی یواش ماڵەکە بکەیتەوە و یواش بیتێتە بەرەو خوار بیتێتەوە ناو ڕەواڵ عادی ژیان زۆر سپاس کاک ئومید با بچینە سەر پرسیارەکەی کاکەوریا پرسیارەکەی گرنگە ئەوەیە کە چۆن ڕاستەکە لە تۆ مەسەن 10 سیسیان بۆ تەجویز کرد یەکڕاچووی بۆ 7 مەسەفە چوە سەرەوە لە هەشتاکە و چۆن ئەو ڕەوەندە تەی کرد ڕوو بە خوارەوە کاکەوان من کە ئەو دەسیسێ بۆیان تەجویز کرد بووم ئەمە خۆم ئینسانێکی حەریز بووم پێم خۆش بۆ هەمیشە زۆرتر مەسرەکەم لەو حاڵەتەی بێمە دەرەوە بچمە ناو دنیایەکی دیکەەوە زۆرتر لە ناو دنیای مەجازی خۆمدا بم لە ناو دنیاتەوە هەمی خۆمدا بم وابوو کە ئەوان بۆیان کۆنتڕۆڵ نەدەکردم ئەو حەریزبوونی منیش باعث بوو کە من هەر ڕۆژە یا مەسەڵەن هەفتەیە زیاتر مەسرە بکەم هەر چەندێکی کە داواشم دەکرد لەو دەرمانگای تەرکێت یا دووشەنە نەدەوت لە اختیارمدا بوو وابوو کە من مەسرەفم گەشە 6 سیسی 7 سیسی ئیتر نەمدەتوانی خۆم بێمەوە خوارە کە وابوو سێڕە هەستم چوون بۆ کەم یەک دەفەی تەرکم دەکرد کە ڕای ئاخریش هەر لە 7 سیسی متادۆنەکەوا بوو هاتمە ناو کۆمەڵە هەتا لێرەکانم قماریەکەم پەزایەوە پس من نەمتوانی بۆ خۆم
کەمکەم بیێنمە خوارەوە چۆن کە چوومە سەرەوە ئاوی وردە وردە بێمە خوارەوە نا وا کەمی یەک دەفە کول لەم وەلامنا. کاکەوریا پرسیارێک کەس ڕاجە بەم کارم نییە ڕێگاکی خەتەری تێی کردووە ئەوە جوابەکەیە ڕێگاکی خەتەری تێی کردووە و موفق بووە هیوادارم مشکڵێکی یانێ قەت لەو بابەتەوە قەتعەن دیارە مشکڵێکی بوونایەتە بەرەو ئیسەیتە دوایەوە بەڵام ئەوە ڕێگای کە منیش کات ناتوان تەوسیە بکەم چونکو خەتەریە ئەو ڕێگا وەکو وایە مەسەڵەن چزانم لە هیچێکە و یەکسرە چەند شیشە بنیام ئەلکول جارێک بخواتەوە ئەوانە یعنی ئەو مەسیرەی هاتنە دەرەوەی لەم کارە ئەبێ جۆرێ بێت کە نەخۆشەکە بتوانێت وە بە تایبەت تەنیا توانینەکەی یان ئێرادەی نییە ئەبێ جسمەن ڕۆحەن ئەبێ بە شێوەیەکی عادی بتوانێت بوات ناوژیانی عادی بێتەوە لەبەرەوە وەکو تەساتفێک وایە تەساتێکت کردووە زیندوو ماوی ئاوا هەر لەبەرەوە ئەگەر لە 16 قەتت کردووە خود دیارە ئەو تراپی بنیامەتوانێت بێژمە تراپی سەردیش بوویت تراپی سەردیانێ هەرەوە یەکجار قەت یەکەیت و ماتڵی بزانی چ بە چی تێبەسەرتا زۆری لەو کمپانیە حتا مەسن کلینیکایەکی زۆر هەن لە دنیا هەرەواکەن دایەنن قەتعەکەن و هیچی تری پێ نادەن و ئەگەر بەڵای کات بەسەر یا دوکرا بەسەریەوە کارێکی پێکاتومانە خۆشبختانە و مشکلێکت بۆ پێش ناتووە ئیسە گەیتەسەوە حەدەوە زۆر خۆشحاڵم بەڕاستی بەڵام هێنەکەی ئەوەیەکە ئەو دنیای مجازیە لەگەڵ ئەو دنیایکە پێشتر تماشاکە ئەو دنیا زۆر مهمن ئەو دنیایکە تەسفیرت ئەکرد بۆ خۆت پێش ئەوەی کە ئەسەن دەست بۆی بۆ ئەلکول لەگەڵم دنیای مجازیە کە لە فاستڵەی وەرگرتن متادونە مطلقا نەبێت دوو دنیا جیاواز بن دنیایەکە ئەو عانە تەسفیرێتە کرد دنیایەکی خۆش بوو تۆ نەجاتت بوو بەدەست مشکلاتێکی کۆمەلگاهیەوە دنیای متادون دنیایەکە کە تۆ حەداقل نەجاتت بووە بەدەست کێشەی دەرونی خۆتەوە یا کەمتر ئەو کێشە دەرونیانت عەزیەت دەکەن هەر بۆیە ئەو دنیا مجازیە زۆر مهمە کە بنیام لەسەری قسە بکە ئەو دنیا مجازی چه ئەگۆڕگێ لە فاصلەی زمانی ئەتیادەکە یا تۆ جۆرێتری بینی کاکۆمیت ئەو دنیاە من کە لە کاتی مەسرفدا بووم ئەگە هەج مشکلێک بە یا هەر شتێک باسی ناڕاحەتی من باید ئەو لەحزە حەلم ئەکرد یعنی فکرایەکم دەکردەوە ئاوە دەکەم حەل دەکرێت ئاوە دەکەم لە دەزە و مشکلە نجاتیم دەبێت ئاوانە بۆ من ئەو وەختی لەزەت بەخش بوو ئیتر هیچ خەم مخەفەتێکم نەدەما وەلی جودا لەوەی کە مەسەن لە دنیا واقعیدا کە ئەو شتە نیە هەتا من کە مەسەن تەرکم دەکرد کە دەکەوتمەوە ناو لەغزش دوای 6 مانگ 7 مانگ من لە پاکیدا داهاتمەوە ناو جامە دمدینا بابە ئەو مشکلاتە هەر لەسەر خۆیەتی لەسەر جێگای خۆیەتی وەلی چاوم لە گوزەشەی دورای مەسرفم دەکردەوە کە ئای مەسەن لە ناو زەنی خۆمدا ئەوم ئاوە جێبەجێ دەکرد ئەو مشکلم ئاوە حەل دەکرد وا بوو دووبارە تەمایلم دەچووە سەر مەسرف یا هەر لە دۆران مەسرفدا کە لە جامە دوور دەبوومەوە تەنیایی خۆمدا دووبارە کە مەسەن تەرکم دەکرد داهاتمەوە سەر دنیا واقعی نەم دەتوانی قاتی جامە بمەوە ئەو دوو دنیا واقعا زۆریان پێکەوە فاصلەیە کاکاوان بەڵێ وایە ئەو دنیا زانی بۆچی تۆ وەختێک ئەچیتە ناو دنیایەکی مجازیەوە و دوایتی تۆ ناو ڕئالیتێت تیتەوە ناو واقعیاتی عینی جامعە زموختە حتا ئێمە بڕێجا تۆریک هەیەژن چ ئینسان هەیەک معتادەوەن یا چ ئینسان هەیەک خەتەر لەسەریان زۆرتر معتاد بنێژنەوە ئینسان هەیەکە کە ئەحساسیان زەریفەوە زۆموختی ئەم دنیا ناتانە تەحمڵکە ئەگەر تۆ وەکو دانەی لەوانە تماشا بکەین تۆ کوێ جارێ زموختی دنیات نتوانێت تەحمڵکەیت پەنات بردوو بە ئەلکول جارێ ماوەیەکی زۆر بەدەست ئەلکولی جۆگیر و کردووە ئیسە دوودانە مشکڵت هەیە یعنی تۆ وەختێک تیدە سەرخۆت تماشاکەیت دنیا زۆر زموخترە زۆر ناجۆرترە لەبەر ئەوە تەحمڵی خۆیی زەرفێتە تاتوتە خواردترەوە یعنی زەرفێتی ئینسانەکە ئیسم زۆر کەسێژنەوە ئینسانانەوە شووکو شیشەوان هۆشت بێت پڵتێکی گیلێ مەدە ئەشکین ئەوە حقیقەتێکی تایە بۆیە زۆر حەفازەتی ویژەیانەوێت ئەو ئینسانانە بەڕاستیشی بە شکڵێکی ویژە خۆیان حەفازت کەن لە خۆیان و دەوروبەرەکەیان هۆشیان پێ بێت من هیوادارم ژیانێکی سالم و پڕشاتت بێ کاکومیدیان قوربانە سپاس زۆر سپاس
کاکۆمی زۆر سپاس کاکە وریای بەڕێز هەر جۆرە کە باسیتم وەک پرسیار آخر لە هەردووتانی مەترەحەکەم ئەگەر جنابێت گەرەکەت بوو تەکنۆلتریکەی پرسیارەکە یا بە شێوەیە تر باسیکەی کە کاکومی جوای باتەوە ئەویش شێوەی کار خۆتانە بەڵام پرسیارەکە منەوەیە پێش لە دەستپێکی یا ئاسان شروع بە ئەتیاتی خۆ بە وتمان سری کێش و مشکڵی بووە لە توول مدەتە ئەتیادیش ئەوینەی سری کێشەگەلتر ئزافاوێت ئەم دوانە بەنەوە هەم هەماهەنگن بە یەکە و مکەمەڵی یەکن هەم سری تەناقض و تەزادیشیان هەیە بە یەکەوە ئەحساس ناکەن کە فەر دووچار نەوع سەردەرگومی چەند هویەتیەوێت کە زمانێکیشە چێ بۆ تەرک هەروانە کێشەی بۆ دروستەکە مشکڵی بۆ دروستەکە کە نازانێت بەڕاستی تەکامیە سازش پێیاکە یعنی گرایشی بە هەردوو لە هەر هەست لە زەمان تەرکیشە بۆیە مەیلی بە لەغزشیشەیە نەزەر جنابەت چییە کاکە وریا دەزانی چی من لە ئەوە قسەکان بۆ ئیشارەم کرد بەوەی کە ئینسان خەریکە کارێکە کە خۆی و زمانێک کە ئیترێژی پێ نەخۆش خۆیی تەیدی ناکە خۆیی حەزی پێ ناکە دێ باشە ئەگەر خۆی حەزی پێ ناکە پرسیارێ منطقی و عادی هەر کەسێک کە نەخۆشنی ئەوەیە دێ باشە بۆچی ئەیکەیت ئەو ناتوانێت تۆزیح با بۆ تۆ کە بۆچی خۆی ئیجبارە بینێ بەوە یعنی ئەتوانێت تۆزیحیان هەیە بەڵام ئێمە قانع نابین بۆ تۆزیحاتەوە ئەوان هەیەە لەبەرەوە ئەمە خۆی لە ناخۆیان تەناقزێکە حتا بۆ خودی کەسەکەیش تەناقزێکە تەنیا بۆ ئێمە نییە لە شتێکە وا بێزاری خەریکی ئەیکەیت ئەمە ئەسڵ نەخۆشیەکە هەریانێ ئەوە چەند هویەتی ئاسان مەسلەی چەند هویەتی بنیام یعنی وەختێک دووچار شتێکی ئاوا ئەبێت بەڕاستی هیچ گونە سوباتێکی لەسەر هیچ شتێک نامێنێت من جارێ پێشویش قسم کرد لە پرۆسەی معتادبوونە لە پرۆسەی معتادبوونە بنیام شەرمەکە لە خۆی ئەشکێت سەدان جار بە خودی خۆی بە دەروون خۆی قەوڵدا دوای ئەشکێنێت لە بەلەحاز ڕۆحیە و بەلەحاز اجتماعی و بەلەحاز جسمیە و هەزار دانە مشکل پێیاکە ئەسڵ ئەفکار و مەغزێکی جۆرێتە کارەکە کە زەرفیت مەغزی و ئینسانکردن زۆر شکەنەندەست ئەسڵ لە فاصلەهایەکی ینی زۆر شتەکان ناتوان مرتبط ببینن بە یەکەوە حتا مەسەڵ بە حقیقت بە معایناتی پزیشکی زۆر جار نیشانی دا کە مەسەڵ وەکو دمنس زۆری لە شوێنەکان ئەسڵ خاڵین ناتوانن پڕی بکەنەوە یعنی زەرفیتیان سەد بەرابەر تێتە خوارەوە شخصیتیانە گۆڕی علاقەکانیان تەنظیم ناکرێت ئەو شتێکەوە خۆیان قەوڵەدە ناتوانن بیکەن هەزار دانە تێرت لەگەڵ خۆیان کە ئەمە بنیام فقط یەک هەویەتە ئەوش نەخۆشی معتادە و تەواویت ئێمە کەلیمەترمان نییە بۆ ئەوە بەڵام فاز ئەو دنیا مەجازیەکەی و دنیای بە لە هینەکەیە بە لە ئەو پرۆسەیەتی لەسا لەکەی دنیای مجازیەکەی ئەو ئەیسە خۆی تەشریحی کرد وتی من هەر ئیسە هەر ئیمڕۆ ئەمتانی خۆم نەجات بم بەسەر ئەو وەسعێتە هەر ئیسە وەختێک قورسێکە خۆم یا کەسێکە مەسەن دەرزێکی هیروین ئەوەشنی یا متادۆنێکە خۆ یاخو شیشەی ئەلکولەخوا هەر ئیمڕۆ خۆی نەجاتدا هەر ئیسە لەحظەیە سعاتێتر نەجات پێیاکە بەدەست وەزعەکەەوە ئەمە بۆچوونە ئەمە تۆزیحە ئەمە شتێکە کە وەکو بێژێ من ئەها بالاخره ڕێگە حەلێکم دۆزیێتەوە بوو ئەوە لەم موقعیتەوە ئایسە هەم نەجاتم بێ بنیا ئێمەش توانین بێژی بێ حتا زعفە ناتوانیە بەڵام ئەو واقعیەتێکە ئەم واقعیەتە ئەوەیە ئەو دنیا مجازیە لە تەک دنیای حقیقیە زۆر زۆر فەرقەکە حتا لە دنیاکە کە خۆی تەسەوری ئەکا فەرقەکە ئەو ناتوانێت بچێت ئەو دنیاوە واقعان تەسەوریەکە ئەو دنیاوە تەسەوریەکە دنیاکی مەسن کۆمەلگایکی بێ زڵم و بێ زۆر و بێ خشونەت و ئەوانەیە چیەکە لە گۆشتێکە خۆی کەوتووە ئێشی هەیە خەبەری نابێتەوە ناتانێت نان بخوات هەموو کەس مەسخرەیەکەن ئەو دنیا ئەسڵ ئەو دنیا نیە کە گەرەکی بۆیە وەختێک تێتەوسەر خۆی دووبارە لەو دنیا مجازی چ کە تەسەوری کرد بۆ خۆی و ئەوەی کە هاتیە بازم تەناقزێکی تری بۆی دروستەکات من عەرزێکم نییە
سپاس دەست و خۆش بێ کاکەوریەگەن منیش پرسیارێترم نییە لەبەر وەک کاتەکەشمان کورتە ئەگەر کاکۆمیدگیان خۆت تەوزێح ئێزافەتر هەسییا شتێتت هەیە کە باسی کەی بۆ حتا بۆ بینەران ئەم بەرنامەکە خۆت ئێشوازە زۆرت کێشە هەنگاو هەڵگرتن بە تەنیایی بێ یارمەتی بەڕاستی سەختە بەڕاستی سەختە ئێمەش هیچ وەخت بە بینەرەکانمان ناژین کە ئەتاین بژین کە ئەتانن شدەنیە هیچ مەرز و مەحدودیەتێ بۆ ئینسان نیە ئینسان مەوجودێتەوانایە بەڵام منکرەوەیش ناوین هەنگاوەکە سەختە مشکڵاتیشی هەیە بۆیە تەوەهم ئەلەکیان پێناین کە بێژین فرە ڕاحەتە وەساو خواردن نا سەختە کولی ژیان سەختە بۆیە ئێمە باس لەوەکەین بۆیە ئێژین نیاسان بە یارمەتیە ڕجووکەن بە ئەنجومەنەکان یارمەتی بگرن لە ئەو هاوڕێیانە ئەو کارشناسانە لە ڕەوان کاو لە ڕەوان شناس ئەمانەتان یارمەتی دەرتان بن ڕفێقایەکە کە ساڵهای ساڵە تەرکیاندا مجموعی تەجروبیاتە گران بەهایان هەسیان ئەیسە فعالە لە ناو کۆمەڵگا ئەتان لە تەجروبێوانە کاوک ببن ئەگەر باسی ترت هەیەتانی ئزافەکەی بە بەحسەکە کاکاوان کاگوریا زۆر بە جوانی هەمووی تۆزیدا وەلی هەروە جوورێکە بە خۆت وتت واقعان تەرکردنی ئاسان نییە ناتوانین لە خۆڕا بڵین وڵا ئاسان ئێوەش بسن ئەو ڕێگای دامەدەن و یەک دەفە دەتوانم بێنە دەرەوە من ئێستاکانە تقریبن لە حەوت کەژمان پاکیدام ئێستاکانش ئەوارزی ئەو موادەم هەر لەگەڵە ئێستاکانی بازە وەختێک حاڵەتی دوو شخصیەتیم دێت بۆ لات بێقەراری دووبارە دوای ئەو مدەتە جاروبار باس من خەوەکەم ئێستاکانی بجوانی تەنزیم نەبووتەوە ناتوانم لەگەڵ جامە ئۆنس بگرمەوە قاتیان بمەوە پس ئەو ئیرادە دەبێ هەمیشە لەگەڵت بێ نەگەوەی کە من بڵم مانگێک مەسرف نەکەم ئیتر تەواو گوزەراوە دەست خەمم مەسرفمە بۆ خۆ قاعدەتەن دەبێ یەک دوو ساڵیش تەحموولکەم ئەو ئەوارزەی کە هەیەی تەحمولیکەم پس من تۆسیەمەوەیە بەو جوانانە و خۆشەویستانەی کە تەرکی دەکەن ئەو مەسیرەی دەکەونە ناو مەسیری تەرکیەتیادەوە ئەجەلیان نەبێ بڵێ ئێمە تازە نبینەوە ئینسانی ئادی جاران نبینەوە ئەو ئینسانی کە لە پێشدا بووین نا قاعدەتەن دەبنەوەی مطمئنیشم کە دەبنەوە وەلی یەک سەری شیبیشتێکە هەیە دەبێ تەحمولیکەن وانە بێ کە زوو ئیرادیان لەدەست و ناومید بن و ئومیدیش لەو مەسیرەدا زۆر مهمە واقعان پێم خۆشە کە کەوتنە ناو مەسیری تەرکیەتیادەوە ئومیدیان هەبێت و ئیرادەی خۆیان هەراوە کە چۆن توانیوانە تەرکەن ئەو ئیرادە هەراوە بەرز ڕاگرن و لەو داوێتیات خلاصیان بێت هیوادارین ئێمەش زۆر خوشحاڵین گیان فەرمۆ کاکەوریەگەن لە خزمەتە ئەوڵەن من زۆر تعجبەکەم و زۆر بەڕاستی خۆشببختم کە کاکۆمیت توانیوە بە تەنیا بەدەست ئەو مشکڵ نەجاتی بێت و هیوادارم هەر بۆ جۆرە بتوانێت دامێ بە یەک دوو ملاحظێکم هەیە ئەوێک کاکۆمیت لە قسەکانی هاوتی منیس پاکم من ئێمە بێ بە نەزەر من کارێ بکەین فەرهەنگێکی لەگەڵ ئەو شتا پەروەرش بین کاکۆمی تۆ چەپەل نەبووی تایسە پاکبی تۆ نەخۆشیێک دووچارت بووگە کە بەدەستەوە نەخۆشی خۆشببختانە خەریکی نەجاتە بێت و نەجاتت بووە بەنەزەر من ئەو کەلیماتێکە لە ئێرانە ئیسفادەی لەکەن مناسب نییە بۆ ئەم نەخۆشی مناسب نییە کەسێک پاک یا بەحاڵ زۆر جار ئیسفادەی لەکەن حتا لە بەرنامەکان خۆمانە من تەوسیاکەم و کەلیمە ئیسفادە نەکەین یەکی تریکی بۆ کاکۆمیت من وازانم وەرزش زۆر مهمە بە قسەکەی خۆی ڕاستەکە خورد و خۆراک و خەو ئەوانە بەڕاستی زۆر زۆر مهمە تەنزیم شەو و ڕۆژ زۆر زۆر مهمە بنیام زۆر جار ئێمە لێرایژین بە کەسەکان نێژین خۆت هیلاکە بۆ بتوانانی بخەویت وەرزشکە بۆ بتوانانی نان بخۆیت یعنی ئەبێ ئەو شتانەیە کە عادین وەکو نان خواردن وەکو خەوتن وەکو پێکەنین وەکو حتا گریان وەخت و ئەو شتانەیە کە ئێمە احتیاجمانە بۆ ڕۆژانە دووبارە یواش یواش بەدەستی بێریتەوە تۆ ئێرادەی خۆتت لە دەست دابوو و لە تەک ئێرادەکەتە هەمووی ئەوانە چوو بوون ئەبێ ئێستا ئێرادەکەت هاوردوتە سەر جێگەی خۆی ئەبێشت باقی شتەکان تریش بینیتەوە لە جێگەی خۆیان دایبنیتەوە وەکو ماڵێکە درگا و پەنجەرەکانی ئەبێت تعمیرکەیت ئەبێ ڕەنگی کەیت ئەبێ هەموو شتێک دووار لەسەر جێگەی خۆی دابنیتەوە یانێ بە حقیقەت کاری ئەوێت و هیوادارم لە کارەکان تا هەروەکو تایسە موفق بیت و ئیدامێ بێت زۆر سپاسانەکەم شەکەم ئەمە سپاس دەکەین کاکەوریا فقط یەک شت کاکەوریا
ئشارەی بە سریێ کێشە و گرفت کرد کە هەر ئیسەیشی تێکە مشکڵی هەست وەک ئەو کەمخەویە ئەو بۆ کەمخەویە مامەڵەن ئینسان ناخۆشیشە بەڕاستی مەسەڵەن چەند شەو سەریەک تۆ خەوت تەنزیم نەوێ ناخەوی بێقەراری مدام تیتووەچی ئینسانیش کە خەوی نەوێت چەند شەو مدام پشت سەرە هەم باوەڕکە حاڵەتی وەک دیوانگی پێدەسا یعنی پەرخاشکەرە بێ شەدید بێقەرارە حوسڵی هیچێکی نییە بۆ ئەوانەشی چی بکە یا ئەوەی کەسری حاڵەتکەل هەست مەسەڵەن تەحریکاتی پۆستیە خارش نازانم تیک هەیە عەسەبیە ئێش هەیە مەقتەعی مەسەڵەن وەک سوزەن شاید چەند سانیە یا نەهایەتی چەند دقیقە بێ هەل سری نقاط بەدەن ئینسان بۆ وانە چ تەوسیەکانەیە بەداخەوە بۆ حاڵەتە جسمیانە ئەبێ لەگەڵ یا بنیام ژیان کات تاوەجێکەوە تێگەیشتم و بە تۆر واقعیش وایە زۆر ئەوە قابل تەحمڵە بۆ نەخەوتن و ئەوانە زۆر مهمە بەڕاستی یعنی بەر لە نەخەوتن بێقەراریە ئەو بێقەراریە زۆر مهمە ئەو بێقەراریە ئەبێت بنیام لەسەری دانیشی قسە بکە یعنی زۆر مهمە کە یا بە شێوەیەکی مدام و یا حداقل لەو کاتکەلاوە بێقەراریەکە تێت بە موقع بنیام دانیشی لەسەری بەیەکەوە قسە بکە و بالاخره حتا ئەگەر زمانێکیش مەسەڵەن احتیاجی کە بە دەرمان بە ئاگاهیەوە بنیان بێژی ئایسم من ئەوەی تر بە جێگەیەوە ڕووبکەمەوە شوێنێکی نامەعلوم شوێنێکەمە ڕووەکەمە شوێنێکی دیاریکراو بە یارمەتی دوکتور و ئەوانەوە بۆیە ئیتر فاصلەی زمانیەکەی وا دیارە زیاد زۆر کۆمەک کاکۆمیدی کردگە کە سوبات پیاکە سوبات گەورەترین شتێکە کە ئێستا کاکۆمید دەستی پیا کردو بەڵام ئەو سوباتە سوباتێکی ئێرادەییە بەڕاستی یعنی ئێرادەی کردووە سوباتی کە خەیاڵت ڕەحەت بێت نییە هێشتا خەیاڵت زمانێک ڕەحەتەوێت کە ئەو علامەتگەلەی یەواش یەواش کەمەکەیتەوە ئەو علامەتگەلە چۆن کەمەکەیتەوە ئەشەی لەبەرا بیان ناسیت بیان ناسیت بە موقع بیان بە موقع لەسەریان قسە بکەیت بڕێ جار دەرمانیەوێت و نەهێکی وەکو ئایسە دانیشی نیم سعات لە شوێنێکە دانیشی قسە بکەی زۆر چت کەمە بێتەوە حتا لە وجود بەشەرەکە زۆر چت کەمە بێتەوە هەر ئەوەیە کە بێژی نائارامە مەسەڵەن تو کەسێکە ئێستراپی هەست ئێژن پێ کەسێکە ئەترسی ئێژن پێ ئەوەڵی قەدەم و یارمەتی ئەوەیە کە ئێژن ترسەکە بە ڕسمێت بناسە بڵێ من ئەترسم کات بدە بە خۆت کە لەگەڵ ترسەکە ئاشنابی هەر ئەوە ترسەکە تێرێتە خوارەوە ئەمەی چیت ئەو ئێسترابە وایە ئەبێ خود بە ئاگاهی و بێژی ئەرێ من ئێستا ئێسترابم هەیە لەگەڵی دانیشیت لەسەر ئەو ئێسترابە قسە بکەیت زۆر جار خودی قسەکردنەکە ئێسترابەکە تێرێتە خوارەوە زۆر عادی بوو زۆر عادی بوو کاکە ئومێدگیان تەوسیەکانی بەڕاستی مهمە ئێمەش وەکو هاوڕێ کاکە وریا هاین لە خزمەتیانە چه کاکە ئومید بێ چه ئەو هاوڕێیانەی ترمان کە تازە زافە پێمان ئێمە ئەو لە ئەوەی کە لە تەوانمانە بێ حەزەکەین ئەنجامی بین بۆ یان و یارمەتیانەین و کاکە ئومیدیش بەڕاستی منیش موافقم تەکە واژە لە ئەوەی کە بێژین تەرەف پاکەوە بووە منیش حەز ناکەم وەکو عادەت جاروبار لەسەر زوارمان سەوزە بێ بەڵام هەر لای بین باشترە وەلێ ئەوەی کە بێژین ئەرێ ڕزگارت بووە کاکە ئومید بەدەست نەخۆشینەوە وەک کەسێکە سەرماخۆردگی ئەگرێ کۆرۆنای ئەگرێ سەرەتانێکی دەرمانەوێ کە سالمەوێتەوە خۆشە ئێمەش ئەوەی کە ئەو قبراغی سەرحاڵە ئەو ئێرادە لە وجود تواوینین هیواداین لە وجود تەواو لاوەکان کوردەواری و کل لە ئێرانە ببینین کە جامعە هەتا سالم بێ پەروەردەبوونیشی باشترە ڕاحەترە فرسەتیشی هەیە بۆ زۆر شت ئەنسان کە نەخۆش بێ ناتوانێت هیچ مشکڵێتتر حەلکە مدام دەرگیری هاتەکە و نەخۆشینیە زیهنی دەرگیرەکە جسمی دەرگیرەکە ڕوحی دەرگیرەکە پس هەنگاو ئەوەمان ئەوە بێکە جاما سالم کەینەوە جاما هەنگاوی بۆ هەڵگرێ دەست بنە دەستێکە و کۆمەلگا هەرو جوورە ئێمە بینیمان کاکە وریا سەحنەهای ئێمە زۆر جوانماندی لە نەورۆزە وێڕای ئەو هەموو گیر و گرفت و هەڕەشە و گوڕەشەی کۆمار ئیسلامی بەڵام خەڵک مقاومەتی جانانەی کرد ئێمە بینیمان بە شێوەیە ئەسان بەرین ینی قبلەن ئەگەر خانەوادەکانە چون لە گۆشە و کناریشە هەر کەسێ بۆ خۆی بەشداری یەکێکە مەراسمێکێگر
بە کۆمەڵ بوو یانی دەسە جەمعی بوو هەرەوە بوو کە ڕژیم نەیتوانی لە بەرابەریانە بێسێ نەیتوانی زەفەریان پێ بووە ئاوە اتحاد زۆر خۆشە ناو کۆمەڵگا ئێمەش هەرەوە تەوسیاکەین و ئیمانمان پێی هەیەکە ئەگەر دەست بینە دەستیەکەەوە ئەتانین ئەو کێشە و گرفتانە حەلکەین بە یارمەتی یەک ئێمە زۆر قویترین زۆر تواناترین وانە کاکەوریا وایە زۆر زۆر ڕاستە ئەم نەخۆشیەکی کۆمەڵایەتیە بەڕاستی ئەم کۆمەلگا ئەبێ موازم خۆی بێت مەسەڵ لە سوئیسا گەورەترین سەرمایه‌گوزاریەکان لەم بابەتەوە ئەیکەن بۆ ئەوەی کە ئەسڵەن دووچار مشکڵەکە نەبیت ئێمە بەداخەوە لە ئێرانە ئەبێ ئەو فعالینی سیاسی فعالینی مەدەنی فعالینی ژینگە پارێز فعالینی هەر کەسێکە دڵسۆز مناڵەکانیە دڵسۆز دەوروبەرەکەیە ئەبێ دەست دەنە دەستیەکەوە تەلاشکەن کە نەکتەنیا لەم نەخۆشەکانی قەوم و کەسەکانیان دووچار ئاعتیادنەوەی بەڵکو تەرحایەکە جمهوری ئیسلامی لەم بابەتەوە داڕژاندویان خورسای بکەنەوە بەهەرحاڵ بەڕاستی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زۆر زۆر پیچیدەیە بۆ لە حازەوە و زۆریش تەجروبەی هەیە ئێمە 40 ساڵ تەجروبەمان هەیەەوە مطمئنم کە زۆر ئینسانی با تەجروبە و کارایەتیایەکە ئەتوانن تاسیرگوزار بن و هێوادارم موفق بن زۆر سپاس کاکەوریاگیان زۆر خۆشحاڵ بووین لە بەرنامە بەشاروی کاکۆمیدیان مادوونەبوون لە خەمەتە عەرزەکەم زۆر سپاس بووی کە لەم بەرنامە بەشدار بووی کاکەوریاگیان ئەگەر پەیامێترت هەیە لە خزمەتداین ئەگەر نەکە عەرزێکم نییە زۆر دەسپاسانەکەم و زۆر سپاس کاکۆمیدی چەکەم مادوونە بن و هەروەها هاوڕیانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دەستان خۆش دەست خۆت خۆش بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین لەم بەرنامە بەشدار بووی کاکەوریاگیان لە بەرنامەهای داهاتوویشە قەتئەن لە تەجروبیاتە گرانبەهای جنابەت ئیستیفادە ئەکەین زۆر کەڵکی لێ وەرەگرین و ئەو تەوسیەش بە بینەرانی خۆشەویستەکەین بەرنامەی ژیانەوە بەرنامەی تایبەت بە خۆتانە هین خۆتانە بەهێنی خۆتانی بزانن سابسکرایبیکەن لە یوتیوبە بڵاوی کەنەوە هەتا بینەری بێ ئەم بەرنامە هەدەفەکە خێرە نە پوڵێ بابەتیە دریە نە بەهای بابەتی پەرداختە کردیە هەنگاوی موسبەتە هەڵمانگرە پزەست بێنە دەستیەکە و کە ئەو پەیام ئێمە لە حەداکسەرە کۆمەڵگا پەخشەو بێتەوە کە بتانین بە یارمەتی یەکە و هەنگاوەکانمان ڕوو بە پێشەوە بەرین تا بەرنامەی ئایندە و تا ژیانەوەیەکی تر ماڵاوە هەر بژین بەخۆشی